بینەرانی قەدرگرانی کوردستان 24م کاتتان باش لە پرۆگرامی ئەمجارەی بۆ هەمووان باز لە حاڵەتێک دەکەین کە لە نێو کۆمەڵگەکەماندا هەیە هەرچەند لەسەر تاسەری جیهاندا هەیە بەڵام بە دیاریکراوی باز لە کۆمەڵگەی کوردستانی دەکەین کە دای و باوکانی دووچاری گرفت و سەختی زۆر کردوتەوە بۆی کە کاتێک ئەم حاڵەتانە لە ماڵەکانیاندا پەیدا دەبن ئەویش حاڵەتی ئۆتیزم یان ڕوونتر بڵێم تێکچوون و شێواوی و پەشێوی گەشەی مێشک لە نێو منداڵدا کەوا دەکات دای و بابان زۆر بە ئەستەم ئەو منداڵانەیان بۆ پەروەردە بکرێت وە گوتم لەم پرۆگرامەدا گەنگەشەی حاڵەتی ئۆتیزم دەکەین بە میوانداری بەڕێزان دکتۆرە ڕێزان حوسێن پسپۆری دەرونی منداڵان هەروەها بەڕێز دکتۆر ناجی عەلی سەرۆکی لێژنەی باڵای ئۆتیزم لە دیوانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خات و سازان قادر بەڕێوەبەری پەروەردەی تایبەت لە وەزارەتی پەروەردە زۆر بەخێر بێن سەر و سەرچاوان هەروەها بە میوانداری ژمارەیەک لە ڕاهێنەر و مامۆستایان و دای و بابان و تەنانەت ئەو منداڵانەشی کە دووچاری ئەم حاڵەتانە بوونەتەوە هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاوان هیوادارم بتوانین لەم پرۆگرامە بەرچاوڕوونیەک بۆ حاڵەتی ئۆتیزم بخەینە ڕوو هەروەها چارەسەری گرفتەکانی دای و بابانیش ببینین لە ئایندەیەکی نزیکدا دکتۆرە ڕێزان زۆر بەخێربەی دووبارە زۆر بە سادەی وەسفی ئۆتیزمم بۆ بکە ڕوونیکەوە بۆ خەڵکی بۆ هەموو لایەک ئۆتیزم چییە کەرم سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە لە بۆمان ئۆتیزم خۆی زۆر پێم خۆشە ئەوەل جار داک و بابەکە چکەوانن یەکەم جار منداڵەکەی دەبین و هەڵسوکەوتی لەگەر دەکەن چەند نیشانەیەک هەیە ئەگەر داک و بابەکە ئاگادار بن پاشەوەی کە زانیان حتە بچنە لای دکتۆری و بابلێن ڕسمیێنیش تەشخیص بکرێ نیشانەکانی چێخۆی ئەگەر بینە سەر ئەوەی تعریفی ئۆتیزم تێکچوونی گەشە سندنی دەمارە دەماری مێشکە هەندێک جار دوو نەوعمان هەیە هەندێک جار هە لە ناو زجی داچیتی ئەو منداڵە دێتە دنیاە ئۆتیزمی هەیە هەندێک جار نا دەبینی هەموو شتێکی باشە و هیچ علامەتی نییە بزەبت لە عمری بینی 15 مانگ حتا 18 مانگ لە نەکاوڕا هەموو علاماتەکانی لێ بەدیار دەکەوی ئەو جەگەرەمە علاماتە زووەکانی بلێن ئەوانی با بلێن هەر هاتیتە دنیا و ئۆتیزمی هەیە باشترین و مهمترین و زەقترین علامەت ئەوەیە کە عمری دەبتە 6 هەفتە یعنی واتە مانگە کونی و منداڵ زەردەخەنەی دەکات لە بۆ خاستە لە بۆ داچی چکار لە ناوزجی داچیتی داچ خۆی دەناسەوە لە بەدەنجی یعنی ئەگەر ئەو زەردەخەنەی نەبوو لە بۆ داچی و دەوروبەری و ئەو کەسانەی ویدەیان ناسی ئەوە با بڵێن لە لای ڕادەوەستین باش علامەتەکە دوواکە بۆ 6 مانگ منداڵەگەر هەندێک بالیفی لە ئەطرافی دانین جوان دادەنیشی بەس هەندێک لە منداڵەکان هەنە شەرت نییە ئۆتیزمیش بی زۆر شلە دوو قات دەبتەوە ناتانی دابنیشی ئەوەش تەزیل دەکەی لە لای خۆمان کە ئەو علامەتەی هەیە حەقی وایە گغە بغی بکاتن لە عمری 8 مانجی لە بۆ 9 مانجی منداڵی ئۆتیزم نیتی تەماشاکردنی چاوی نییە یعنی داکەکە دەی وامزانی کۆرەیە چونکە ئەمە هەموو شتێک لە پێش چاوی دەکەن تەماشا ناکاتن وامزانی کەڕە لۆ واتزانی کەڕە ئێبوو بۆ ساڵێک بانگم دەکرد منداڵ لە عمری 1 ساڵی ناوی خۆی دەزانانی ڕاستە ناوەڕ دەداتەوە بانگم دەکردکەنە و لەگەرویشم نییە ڕۆیشتن طبعا لە ساڵک و دوو مانگ ئەوها منداڵ دەبی بڕوە یعنی ئەمە دەبی ئاگادار بین چێ ئەو علاماتانەی بە پشت کەتی ئەو زۆر باشە دکتۆر دەبینین ئێستا زۆرینەی سنتەر و ڕاهێنان خانەکان بۆ منداڵانی ئۆتیزم بەپارەن یان بەڕوونتر بڵێم ئەهلین ئێوە کە حکوومەت چی دەکەن بۆ ئەو خانەوادانەی کە باری داراییان باش نییە ناتوانن بەو ڕەپارەیە بچن لە سنتەرەکان خزمەتی منداڵەکانیان بکەن ئیشی ئێوە چییە؟ طبعا پێدانی مورەتی کردنەوەی سنتەری ئۆتیزم سەر بۆ وەزارەتی کارە ڕێنمایی تایبەتی خۆی هەیە کژ مەرزەکان جێبەجێ بکرێت ئەو وەختە مورەتی پێدەدرێت لە کوردستان حالیان 62 سنتەری ئۆتیزمان هەیە 11 حکومیە سەر تاسەری کوردستان 11 حکومیە ئۆکیتکەشی تایبەتە ئەو حکومیەکان بە خۆڕاییە لەوانی تایبەتەکانیش 6 سنتەری خێرخوازیمان هەیە ئەو شەر بە خۆڕاییە ئەوکەنی کارتی تایبەت بە پێ ڕێنمایەکان بە دەسەڵاتی وەزیرە لە ڕووی گەشە پێدان و خزمەتکردنی ئەو منداڵانە جیاوازیان هەیە حکومیەکان و ناحکومیەکان
بەخۆی يعني ڕوونتر بڵێم ئەگەر پارە بدەی خزمەتی زیاترە بۆ منداڵەکە. بەڵێ بەخۆی لە هەموو شوێنە حتى لە قوتابخانەی کەرتی تایبەت حکومی هەیە لە مستەشفای کەرتی تایبەت و حکومی ئەو شتانە هەیە بە پێی خزمەتەوە بە پێی پسپۆڕەکان کە ئیش دەکەن نرخی زیاد دەکەن. وە ناکەن ئێوە خزمەت گوزاریتان باشتر بێ وەکو لایەنە حکومیەکان. خۆت دەزانی وەزی حکومەتی ساکە وەزی دارایەکەی خراپە، ئێمە دەمانێت لە هەموو شارەکان سنتەری حکومی بکەینەوە، بەڵام تاعینات نییە، ستافمان نییە. خۆت دەزانی ئەو ستافێکی تایبەتی دەوێت، پەروەردەی تایبەتە، دەروونناسیە، توێژەر کۆمەڵاتیە، ئەوانش کەمە لە دەبێت تاعینات بکرێتەوە. ئێستاکەت زۆربەی شارەکانمە هەموو ئامادەکاریمان بۆی کردووە، هەموو حاز بەس کێشەی ستافمان هەیە، ستاف ناتوانینەوە بکەین. زۆر باشە سازان خان بەخێر بێ. ئەو منداڵانە دەبینی هەمووی ئۆتیزمیان هەیە، لەوانەیە لە پاشە ڕۆژدا کاتێک لە سنتەر و ڕێکخراوەکان دەردەچن گەشە دەکەن، گەورە دەبن، دەبنەوە کەسێکی ئاسایی وەکو لایەنە پەروەردەکە چەندە هاوکار دەبن بۆەوەی وەکو کەسێکی ئاسایی بچنەوە پرۆسەکانی خوێندن، هاوکاریان دەبن. ئەکیر بە دڵنیایەوە هاوکارین. حاڵەتی ئەواتان کردو زۆریش سپاس بۆ ئەو پرسیارە، چکە لێرە لە ڕێی کەناڵەکەتانەوە حەزەکەم من وەکو نوێنەری وەزارەتی پەروەردە، وەکو بەڕێوەری پەروەردەی تایبەت کەەوە ئەرکی منە ئەو شتە ڕابگەێنم بە هەموو خێزانە خۆشەویستەکانمان بە کۆمەلگا کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە نزیکەی 3 ساڵە بۆ 4 ساڵە کە بەدیمان کرد کە ژمارەی منداڵانی ئۆتیزم و هەروە حاڵەتەکانی تریشکن ئەمە 9 حاڵەت لە خۆ دەگرین لە ناوەندەکانی خوێندن، بەڵام ئێمە ناتوانین لە هەموو قوتابخانەیەک وەریان بگرین، تەنها لە هەر شار و هەر پارێز ناتوانێت لە هەموو قوتابخانەیەک وەربگیرێت. بۆ ناتوانێت دەردەچێت دەبێتەوە کەسێکی ئاسایی، مامۆستاکانیان ڕایەنانیان پێکردووە دەبنەوە کەسێکی ئاسایی. ئەم منداڵە ئەمڕۆ لەوانەیە تەمەنی 10 ساڵ بێ، پاش 10 ساڵی دیکە دەبێتە 20 ساڵ دەبێتەوە کەسێکی ئاسایی، بۆ لە قوتابخانەی ئاسایی نەبێت. با ئەمە هەر وشەی ئاسایی تکایە باوازی لێبێنی، وشەی ئاسایی پێم خۆش نییە بەکاربهێنرێ، چونکە ئەوانیش هەمان هەستیانەیە، هەمان مرۆڤن، هەمان کەسێکن وەکو ئێمە، هیچ جیاواز نین. ئێمە لە کوردستان 267 قوتابخانە ژووری سەرچاوەمان هەیە، ژووری سەرچاوە مامۆستای پەروەردەی تایبەتمان بۆ دابین کردووە. لەبەر ئەوەی لەوانەیە دکتۆرە لە من باشتر بزانێ ئەو منداڵانە ئەکیت هەر پێویستیان دەمێنێ، ئەوە نییە برێ 100% هیچ پێویستێکیان نەمێنێ. بۆیە ئەمن لێرە دەمەوێت پێ بەداک و بابان ڕابگەینم کە مهمترین شت وەکو دکتۆرە ئاماژەی پێکرد سەرەتای دەستپێکی منداڵەکە کە داک و بابەکە هەستی پێ دەکات کە ئەو منداڵە کێشەی هەیە مەفروضە بیباتە سنتەری ڕاهێنانەکان. خۆش باسی لە سنتەری ڕاهێنان کرد، دەچمە لای مامۆستایانی ڕاهێنەر. ئێوە ئەرکتان زۆر پیرۆزە، من بە پیرۆزی دەبینم، نەک هەر من هەر کۆمەڵگەش، لەبەرەوەی بەجددی ئەرکتان قورسە لە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم منداڵانە. مامۆستا بەخێر بێی. ئەرکتان قورسە بڵێن مایتان چییە بۆ منداڵان، بۆ ئەوانەی بۆ دایک و بابان نەک منداڵەکان؟ دەزانم مامەڵەتان ڕاستەخۆ لەگەڵ منداڵەکانەوە، چرن مایەکتان هەیە بۆ دایک و بابان کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ منداڵانە؟ جارێ پێش هەموو شتێکی ڕێنماییمان ئەوەیە چەند زوو پێیان کرا دەست بە ڕاهێنانی بکەن، لەوەی تەمەنی زێڕین هەیە، ئەوش 1 ساڵی تاکو 5 ساڵیە، ینی لەو مدەی ئەگەر ئەو منداڵە ڕاهێنانی وەرگری زۆر باشترە لەوەی کە لە دوای 5 ساڵی و 6 ساڵی یا کاتی مەکتەبێکە منداڵەکە دەچتە قوتابخانە، لە قوتابخانە پێی دەڵێن کێشە هەیە، ئینجا دێتەوە سنتەرەکان. ڕاستی ئەوە کێشەیە، لێ چەند بگچکەی دەست پێ بکە و چەند زووی بیهێنن ئەو کاتی باشترە. دەست خۆش. ئەمن پێم خۆشە بە ئەگەر ئێوە ئیزنم بدەن هاوکارێک و پیشەیەکمان کاگنەوزات ساڵانێکی زۆرە لە بواری میدیا لەگەڵ ئێمە هاوکارە، لەبەرەوەی 2 منداڵی هەبووە دوانە بوون، هەردووکیان هەڵگری ئۆتیزم بوون. ئەم حاڵەتە کتێبێکی نووسیوە، لەم کتێبە باز لە ساڵانە دەکات کە زۆر بە سەختی توانیوێتی ئەم 2 منداڵە پەروەردە بکە. کاکەنەوزات توانی تەشریف بێنی بۆ لای من؟ پێم خۆشە بیتە لای من. هەر دەبوو ئەم جارە کاگنەوزات لە باتی من بەرنامەکەی پێشێش کردوایە، چونکە زۆر شارەزایەوە گوتم. بەخێری کاگنەوزات. ئەم کتێبە نووسیوە بە ئامانجی چی؟ پەیامەکەم لەو کتێبەی ئەوەیە، ئەمن بە کۆمەڵێک گرفت بە کۆمەڵێک معاناتەوە پێپەڕیوم.
یعنی بەخێوکردنی ئەم منداڵانە ئەرکێکی زۆر زەحمەتە یعنی دەکەوێ ناو جێژاوێک کە زەحمەتە لی دەربچی یعنی زۆر جاران هەست بە شکست دەکەی زۆر جاران یعنی وات لێ دێ لە زەحمەتیەکەی یعنی دەستبەرداریان ببی دەستبەرداری ئەوەی ببی کە تەواو ئەمە چیدی تااقەتم نامینێ چیدی کە بەدوای دەتەوێت بە دایک و باوکان بڵێ هیوایەک هەیە بۆ چاکردنەوەیان بۆ گەشەکردنی دەمار و مێشک و ئەوەی کە دکتۆرە باسی کردە لێ ئەکید زۆر بە دڵنیایەوە پەیامم ئەوەیە بۆ دایک و باوکان هەرگیز دەستبەرداری منداڵەکانیان نەبن لە ڕاهێنان چونکە دوا ڕۆژیان هەیە دەستخۆش وە گوتم دەبووە تۆ بە شەشکاری ئەم پرۆگرامی ئەم بەشەبی زۆر سپاس کاکە نەوزاد دکتۆرە با بێمە لای جەنابەت باز لەوە دەکەن لە کوردستان لە ماوەی دواییدا حاڵەتی ئۆتیزم زۆر بووە هۆکارەکەی چییە ژینگەییە بۆ ماوەیە ئەگەر بۆ ماڕوونکەی تۆ کەرم کرد بلێ نات تەنها لە کوردستان یعنی علمیان لە عالم هەمووی یعنی لەوانەیە دقەتاندایە ترامپ باسی کرد یعنی گوتی ئێستا عادەتی ئۆتزم زۆر بووە یعنی پاش ئەوەی لە 10,000 منداڵ یەکەچیان تووشی دەبوو ئێستا وای لێ هاتی هەندێک ویلایەت هەیە لە ئەمریکای لە 30 کوڕان یەکێک ئۆتزمە لە هەندێک ویلایەتی 25 کوڕ یەکێکیان ئۆتزمە وەلو کچیش تووشی دەبی بەس عادەتی کوڕ زیاتر تووشی دەبی ئەوانە معنای وایە شتە کوڕیدایە ها عادەتەکە وا زۆر بۆ ڕاستە ئەو شتە چییە؟ ڕاستە تەشخیص ئێستا بە پێشکەتیە و زۆرتر ڕۆشنبیری هەیە لە ناو کۆمەڵگا و داکوباب خۆی دەزانی هۆکاری گوتت چییە؟ تەکنۆلۆژیا دەوری هەیە لەوە؟ بڵێ کە زۆر جێمان لێ دەبێت دەڵێن منداڵ لە شاشە نزیک مەکانەوە لە ئایپاد نزیکی مەکانەوە لەو تەکنۆلۆژیای پاش بۆ مۆزوعات کردەوە یعنی ئێستا سبەبەکەت پێ دەمێ حتى ئێستا زانراوە طبعا لەوانەیە لە مستقبل بێن ئەوە نەبوو یەکەمی سبەبی بۆ ماوەیە جیناتە هیچ ناتانین هەڵێن ئەمە لە جین یعنی ئللا توش دەبی هەڵگری ئەو جینەیە و دەبینی تووشی دەبی سبەبەکەی دووەم دەوروبەرە بیئە چ هەیە لە بیئەمان یعنی دەوروبەرمان چی لێ گۆڕایە فەرقەکە چێ لە گەردجاران ئەو لۆ جاران هەر هەبوو بەس نەیان دەزانی تەشخیص بکەم بەس زۆر کەم بوودەنە ئەو وەختیش باز دەکراوە نیە یعنی مهمترین شت ئەوی لە مجتەمەعمان گۆڕایە ئەمە خۆمان با بینە سەر مجتەمەعی خۆمان ئی کوردی خواردنەکانمان تەواو نینە هەمووی گەمەی پێکرایە جیناتێک و ئەوانە یعنی حتا ئەو ئاردەی ئێمە ئاردە سپێکەی وەردەگرین ئاردەکی باش خۆراک زۆر مهمە ماوادی حافیزە لە ناو شربەت و لە ناو هەموو ئەو خواردنانەوی دەیخۆین هەموو مەواد حافیزەی تێدا مەوادی کیمیاویە باوەڕدەکەی فکرە گۆڕا زۆر لەسەر ئۆتزمی پێشان دەیانگو خەتای مێشتیتی ئێستا زۆربەی دکتۆرەکان ئەوی یان ئەوانی بابلێن ئەبحاسی دەکەن دەلێن بەس خەتای مێشتینی خەتای ڕیخۆڵەتی ئەو منداڵە ڕیخۆڵەکەی وەچی بێژینگە کونکونە قبول دەکە ئەو شتانەی ئەوی نابی بگاتە مێشتی لە ناو ئەو کونانە دەستە ناو بۆڕی خوێن و دەیباتە مێشتی هەر وەک سەر خۆشە هەر پێ دەکەنی بە بێ سەبەب تووڕە دەبی بە بێ سەبەب خۆراک ڕۆلی سەرەکی دەجێرێت دەستخۆش دکتۆر باز لەوە دەکەن کە لەلایەن وەزارەتی کارەوە لەلایەن حکوومەتەوە موچەیەک هەیە بۆ منداڵانی ئۆتیزم مانگانە دەگوترێت ڕێژەکەی زۆر کەمە ئایا هەر بەجددی ئەو موچەیە کە دیاری کراوە بۆ ئەو منداڵانە بەشیان دەکا یان ئەگەر بەشیان ناکە بۆ زیادی ناکەن یعنی خۆ ئێستاوە خەریکین کابینەی نوێ پێک دێنین بۆ وەکو پرۆژه یاسایەک نایدن بە پەرلەمان بۆی جێبەجێ بکرێ ینی پەرەی زێدەتریان پێ بدرێ فەرمو طبعا هەر کەم ئەندامێک 150,000 وەردەگرێت بە ئۆتیزمەوەشە کە ئەندام حسێبە ئێستاکەدا بۆ بەپەر 150 بووە وە چەند ساڵە هەر وایە ئێستاکە لە باشەوە بڕێ کەم نییە لە کاتێک سنتەرێکی ڕاهێنانی ناحکومی نزیک 500 تا 800 دلار بۆ منداڵێک وەردەگرێت کەم نییە بەڵێ ئێستاکە نووسراوکمان تقریبان 2 مانگ پێش تاک نووسراکمان بوات لە حکوومەتی ئیتیحادی بۆ یەکسانکردنی موچەکانیان لەگەڵ لەوەی حکوومەتی عێراق دەبێتە چەند لە 250 بەسەرەوەی تا 400 دەگات بەڵام هەر کەمە بۆ سنتەرێکی ناحکومی هەر کەمە دووشتە ئەوە و بەشە خۆراکیشی کەمەدامانی حکوومەتی عێراقی بەشە خۆراک 4 مادە زیاترە لەوەی ئەتیادی ئەوشیان لۆ زیاد دەکرێت کتابەکان کراوە داتە هەموو نارداو لە بەغدا ئینشاءالله لەگەڵ پەسەندکردنی بودجە موچەکانەوە چیوان لێ دێ و زیاد دەکرێت یعنی بەنیازن کراوە هەمووش ناردراوە چاوەڕێی بودجەی عێراق دەکەن لەگەڵ عێراق دەبێتە یەک زۆر باشە موچەکان لە 250,000 بەسەرەوە دوو منداڵە بێ دەگاتە 400 زۆر باشە سازاخان پێشوێ بێمە لای جەناو پێم خۆشەیەکێک لەو منداڵانە بدوێنم ئەگەر هاوکارم بن
ئەو منداڵانە چۆنی باشم باشی ئەو خەریکی چی ئێستا هەموو چ دەکەی چ دەکەی قاسم ئەوە قاز یاری وایە یاری دەکەی تەماشایکە بڵێ من زیاتر مەبەستم ئەوەیە کە خەڵک بزانێ هەموو لایانی پەیوەنددار بزانێ مامەڵەکردن لەگەڵە منداڵانە تۆزێک بەڕاستی سەختە جا چ جای لە کاتی خەوتن لە کاتی هەڵسانی لە بارحاڵ دیارە تۆزێک سترێس بووینە مامۆستا خەدیجە بەڵێ بەخێر بێ مامۆستا زۆر سپاس سەلام بێ. ئەو منداڵانە کە ئەم یاریانە تێدەپەڕێنن دەگەن بەکوێ هەر منداڵێک کە دەست بەڕاهێنان دەکا لە لایمە سەرەتا هەڵسەنگاندنیان لە بۆ دەکەین و بەپێی ئەو هەڵسەنگاندنی ئەو گرفتەی کە منداڵەکە هەیتی پرۆگرامی لە بۆ دادەندرێ پرۆگرامی تایبەت بەخۆیتی پاشان دەست بەڕاهێنان دەکەین ڕاهێنانەکەش کۆمەڵک بەش دەگرتەوە لە لایەنی ژێری بەرمونە ئیش لەسەر سەرنجیان دەکەین ئیش لەسەر لایەنی میمۆریان دەکەین ئەی پەیوەندیتان بەردەوامە لەگەڵ دایک و باوکیانێ مەبەستمەوە دوای ڕاهێنان کە دەچنە ماڵەوە ئێوە بەردەوام لە پەیوەندیدان لەگەڵ دایک و باوکی منداڵان ئەکیید بەرمونە ئێستا کەیسمان هەیە کە پاش 2 ساڵ 3 ساڵ ڕاهێنان چوویتە قوتابخانە و ئێستش پەیوەندیمان هەیە لە گەرداک و بابەکان و ڕۆژانە پەیوەندیمان منداڵانی دی هەرچەند مامۆستا گوتی وشەی ئاسایی ئەگەر برین منداڵی ئاسایی ناتوانین بێ دەبتەوە منداڵەکی ئاسایی بەس دەتوانین وا لەو منداڵە بکەین ئەگەر لە تەمانەچی باش کە تەمانی پێش 5 ساڵیە دەست بەڕاهێنان بکە دەتوانین تێکەڵی کۆمەلگا ببتەوە و ئامانجی مەش لە ڕاهێنانکردن ئەوێ منداڵەکە تێکەڵی کۆمەلگا ببتەوە نەوەک پێ برێن تەواو منداڵەکی ئاساییە پێویستی بە پاڵپشتی نامینێ منداڵی ئۆتیزم کە زۆر باشیش دەبی دەچتە قوتابخانەش هەتا ڕادەیەکی زۆر پێویستی بە پاڵپشتی هەیە پێویستی بەوەیە کە جیا لەو منداڵەکی نۆرمال کە هیچ گرفتەچی نیە دەستخۆش باش قوتابخانەت کرد زۆر باش بوو مامۆستا سازان جاری وایە لە سنتەرەکان دەردەچن دەچنە قوتابخانە لە قوتابخانە ناگونجن دیسان قوتابخانە ناچار دەبێت دووری خاتەوە دەچێتەوە سنتەر بە زەحمەت وەردەگرێتەوە ئێوە وەک وەزارەتی پەروەردە ئەرێکتان چێ لێرە بەڵێ ئێمە ئەو ساڵ لە ڕێنمایەکانی 2025 کۆمەڵێک ڕێنمایی وەک وەزارەتی پەروەردە دەرمان کردووە کە بۆتە ئەمر لەسەر هەموو پەروەردەکان و قوتابخانەکان کە پابەندی بن لەسەر نمونەی جەنابەت یەک لە خاڵەکان هەر خۆی با ئەمن میکانیزمی وەرگرتنەکەت بەرچاوڕوونی جەنابتان ئەو ڕێنمایانەی کە باست خۆی جێبەجێ دەکرێن ئەگەر جێبەجێ نەکران ئەمن لایەنێکی جێبەجێ کارم جێبەجێم نەکرد ئەتە وەزارەتی پەروەردە چ لە من دەکەی ئەکیل بەدووادا چون ئێستا مەلیژنەیەکمان پێکێناوە بەڵێ لە هەرنۆ پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆیەکان داوامان لێکردوون هە لە ناو ڕێنمایەکان هەیە کە لیژنەیەکی بەدوواداچوون هەبێت بۆ ئەو کارانە کە سەردانی قوتابخانەکان بکەن لە نزیکەوە ڕۆژی منداڵەکان و یاخود قوتابیەکان بزانن ئایا کێشیان هەیە لە بەڕێوبەر هەتاوەکو مامۆستاکەی پۆلی بەڵێ ئەو کارەمان کردووە بەڵام من جوابی پرسیارەکەی بەڕێز بدەمەوە ئەگەر هاتوو ئێمە بە راپۆرتی پزیشکی کە وەرگرتنی تەلەبە ڕاستە و خۆ لە قوتابخانەکان نابێ ئەوانەی کە حاڵەتیان هەیە دەبێ سەردانی پەروەردە گشتیەکان بکرێ بەشی خوێندنی نائاساییمان هەیە ئەو ناوەش دەمانەوێت بگۆڕین کە بەشی پەروەردەی تایبەتی تێدایە لەو بەشە فۆرمێک دەدرێتە دایک و باوکەکان ئەو دایک و باوکە فۆرمی جگە لە فۆرمێک کە ئەوان چاوپێککەوتن لیژنەیەکمان پێکێناوە چاوپێککەوتن لە ناو پەروەردەکان لەگەر منداڵەکان دەکەن کە زانیان یعنی ئەوە چی سەرەتایی وەردەگرن کوبرەی معلوماتە چی سەرەتایی لێوەیان وەردەگرن کە منداڵەکە دەگونجێت بۆ تێکەڵکردن چکە سیستەمی دەمەچ دەبێ ئاستەکەی لە ناو شروعی ڕێنمایەکانی ئێمە ئەوەیە دەبێ ئاستی سادە یاخود مامناوەند بێ چکە ئەگەر ئاستەکە قورس بوو کاریگەری نەرێنی هەم لەسەر خودی منداڵەکەش دەبێ و هەم لەسەر قوتابیەکانی تریش دەبێت دەستخۆش زۆر سپاس دکتۆرە باوێم وەلای جەنابەت زۆر جار دای بابان ئەم حاڵەتە دەشارنەوە یعنی نانوێ وا پیشاندن کە ئەو منداڵە ئەوتیزمی هەیە پرسیارەکەی من زیاتر پەیوەستە بەوە شاری گشتیەوە ئایا شتێکی باش دەکەن من پێشتر یعنی کە تەشخیصم دەکرد
وام دەزانی یعنی ئەمە کۆمەلگاچی مسلمان و بەڕەحمین یعنی دەمگۆ بڕۆ ئەعلانکە بە هەموو خزم و کەسد بلێ بە هەموو حتا یارمەتیت بن چکە ئەرکی زۆر قورسە بەڕاستی بە تەنێ داکوباب ناتانن یعنی تقەی دێگەر داپیری مەتەن پلکی مامیشی ئیشتراک بکەن لە چاکردنەوە ئەوانە و کە دەچمە میێوانداری هەندێک عالەمەکە دڵی فراوان بی قبول بکەن هەندێک ئەو منداڵان هەندێک شتی شکاند و ئەوانە بەس دوای هەر خۆیان هاتنەوە بە منیان دەگوت لە بەمە دگوت بڕۆ بلێ من برام شەڕی لەسەر میراتی شەڕی لە گەردەکەم دەلێ ئاخرە توش ئۆتیزمی ئەگەر ئەوە لێ کوڕەکەت ئۆتیزمە یعنی ئەتوش ئەگەر باش بای کوڕەکەت چ علاقێتەوە شەڕی لەسەر میراتی دەکەی یعنی کۆچی بڵێ ئاسیۆشیاری لۆ بریندارم دەکەی یعنی باشە لێ گەر خۆت کوڕت ئۆتیزم بوو یعنی لە دڵت دێ ئەو قسەی بکەی یعنی ئەمن هەر بەس حەزم لێیە ئەمە هەندێک دڵمان فراوان بی و خۆمان لە جیاتی ئەو داکو بابەی دانێن یعنی شعورمان چ دەبی دوبا هەندێک ئینسانیەتمان بڵند بی حتى لە بۆ مامۆستایەکانیش تقەیدی ئەوەڵ ڕۆژ دووسێ ڕۆژی ئەوەلی حتى لێ ڕادێ لە جەوەکەی با هەندێک یعنی ئیشی خراپ بکە و هاوار بکە و ئەوانە دڵت گەورە بی ئەگەر توی خۆش بێ بەخۆ هەموو شتێکت لێ قبول دەکات خۆش دکتۆر وەکولایەنە حکومیەکە دیارە بازەوە دەکرێت کە ئەم حاڵەتە خەریکە زۆر دەبێت لەسەر تا سەری جیهانیش نەگەر لە کوردستان پلانتان هەیە بۆی ناوەند و سنتەر و ڕێکخراوەی دیکە ئاوەڵا بکەن بۆی خزمەتی منداڵانی ئۆتیزم بکەن پلانی ئەو ساڵماندا نایە لە هەموو شارۆچکانی کوردستان هەموو سنتەری حکومی بکرێتەوە ما حاز کردووە بکەنە سێکتەرێک بۆ ئەو منداڵانی کە ڕاهێنان و شاندون و فێرکردنیان پێ بکرێ سێکتەرێشکە بۆ ئەوانی کە تا دوای تەمەن 15 ساڵی بۆ 18 ساڵیە کە وەکو شەڵتەرێک لەناو سنتەرێک بێ ئیشەشکەش دەکەینەوە وەرشەی دەکەینەوە وەرشەکان ئەو منداڵانی ئۆتیزم دەتانن پیشەیەکیان هەیە لەناو ئەو وەرشانە دەستخۆش مامۆستا سازان ئەرکە قورسەکە ئێوەن پەروەردە دکتۆرە باسی لە ئاسی و شاری کرد ئاسی و شاری پێویستی بە پەروەردەیە بە خەریکە نزیکی کۆتایی بەرنامەکەم دەبم بۆ کولایانی پەروەردە بۆ مەسایلی ئۆشارکردنەوەی کۆمەڵگە بۆ ئەم حاڵەتانە بۆ منداڵانی ئۆتیزم بەتانەوێت چ بکەن پلانی داهاتتان چێ بۆ ئۆتیزم بەڕاستی گرنگە ڕاستە ئێمە وەکو ئاماژەم پێکرد سەرەتای دەستپێکمانە لەو سیستەما کە دەری 3 ساڵ 4 ساڵ زۆر کەمەوەیە بەس ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئیشی زۆر باشمان کردیا ئەوەی کردتان چوو خەڵک دەزانێت لە داهاتوودا بۆ ئۆتیزم لە بیدایەتی دەستپێشی بەرنامەکەەوە دەڵێن دایک و باوک ئەرچی قورسە دکتۆر ئاماژەی پێدا دەڵێ قورسە لە بەرنامەمانە ژووری سەرچاوەکان زیاد بکەین لە قوتابخانەکان مامۆستای پەروەردەی تایبەت وەکو ڕێنمایی کارێک لە هەموو قوتابخانەکاندا هەبێت زەڕوڕە وەکو هاوکاریەک لە بۆ ئەو منداڵانە بە دڵنیاییەوە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە هەموو پشگیریەک دەکەین وەریشیان دەگرین بە ڕوحەکی زۆر هاوسۆز و هاوخەمیانین بەڕاستی خۆش من هێوادارم لەم پرۆگرامە توانی بێتوان ئەگەر سەری دەرجێک خزمەتێکی کەمی ئەم منداڵانە بکەین کە ئۆتیزمیان هەیە یان بۆ دایک و باوکانیان هیوادارم توانی بێتوان سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی هێژا سپاس بۆ میوانە بەڕێزەکانم سپاس بۆ مولایەکتان بەڕاستی دووبارەی دەکەمەوە ئەرچی دایک و بابان بۆ منداڵانی ئۆتیزم زۆر سەختە پێویستی باوکاری هەمەلایەنە هەیە هەر لە ناو خێزانەکان هەتاوەکو لوتکەی باڵای حکوومەت بمێنن بە خۆشی کوردستان ئاوادان بێ